مۆساگیان برادێکمان هەیە شیعەیە. باش. ئەم برادەرەمان ئێمە تقریباً 5-6 مانگ پێشسە خەڵکی عێراق نییە، خەڵکی ئێرانە با بڵێن، کوردی ئێرانە. باش. ئایتر کە ڕۆیشتیم بۆ لای لەوراکە باس چەند شتێکمان بۆی کە دەربارەی وەکو دین و ئەو شتانەی کە بڵێن قانونی سونەی عێراق با بڵێن ئەوان بەغەڵەت حاڵی بوونە لە با بڵێن شیعە و ئێران. وا تێگەیشتوونە کە ئێمە ڕقمان لە ئیمام عەلی و ئیمام حوسێن و حەسەن و با بڵێن ئەم کەسانەیە. وت ئێمە اینجا کە قسەمان بۆی کرد باسی ئیمامی حەسەن و حوسێن و ئیمامی عەلی ومانەمان بۆیان کوتمان ئەوانە ئەولادی پێغەمبەرن، ئێمە خۆڵ ژێرپێکەیان نایرین کە ئەوان پیان ڕێیان کردووە. ئەو کابرایە بڵێن ماقی پەڕی کە ئێمە ئەو قسانەمان بۆی کردوتی چۆن ئێوە وا ئەڵێن؟ وتمان بەڵێ ئێمە وایە لای ئێمە قانون سونەی. وتم ئێمە لەسەر هەموو شتێکمان لەسەر قورئانە و گوێ لە مەلاکانمان نەکرین، هەموو شتەکانیان لە قورئان دەرەکەن و ئێمەش بە قسەی ئەوانەکەین. ئیتر ئەو برادەرەمان وتی مادام وا بێ وەڵڵی منیش حەزەکەم بووم بە سونە، یعنی وەکو ئێوە لە شیعەی بڵێن واز بێرم. ئایتر شکر بۆ خوای گەورە ئێستاوە 2 شەوە 3 شەوە هاتوو بۆ میوانداریمان لە عێراقە لەگەڵمانە. ئێستاگە خۆی دانیشتۆکە قسە لەگەڵ تۆگەم خۆی لەگەڵمانە دانیشتۆ قسە گوێی لێمانە. سلامی لێکم خوای گەورە ئیستیقامی پێبەخشێ و یارمەتی بات. کاک مەسعود ئەویش سڵاوی بۆ تو هەیە. ئیتر 2 شەو شکر بۆ خوای گەورە تاوەکو 4 بەیانی تا کاتی نوێژی بەیانی دانشمان قسەمان لەگەڵێ کرد. دوای 4 بەیانی وتی حەزەکەم نوێژەکەمیش بکەمە نوێژی ئێوە، دەست بگرم وەکو ئێوە و هەنێشتمانەیە لە لای ئێمە قونوت و ئەو شتانەی ئێمە ئەیکین حەز ناکەم، حەزم هەموو شتەکانم وەکو ئێوەی لێبێ. تر منیش نوێژ بەیانی پێش نوێژیم کرد و دەنگم بەرزەوە کرد لە تەحیات و لە هەموو شتێکە بڵێن هەموو شتێکی لەخوا بە زیادە زۆر بە جوانی فێر بوو، زۆر بە مەزبوطی. الحەمدولillah خوای گەورە پاداشتان باتەوە، شتێکی زۆر باشتان کردووە. الله ئامین یا ڕەبی، لەگەڵ ئێوەشی ئینشاءڵڵا. ئینجا ئیتا و برادەرە لێ حەزەکەم مامۆستایەکی زیرەکە لە ئێوە دانیشتنی گوێت لێگرین تاوەکو وەرمانگرت. ئیساڵێ حەزەکەم دوعای خێرمان بۆ بکە بەشکەم ئینشاءڵڵا خوای گەورە هیدایەتمان بدا زیاتر و بتوانم کەس و کارەکەمیش لە ئێران بکەمە وەکو ئێوە. خوای گەورە هیدایەتی بە ئیستیقامی پێ ببەخشە یا ڕەبی بۆ برایکەوە لەگەڵتانایەوە ئیعتیقادی وا بۆ جاران ئەهلی سونە ڕکان لە ئیمامی عەلی و ئیمامی حەسەن و حوسەینە ئەمە باتڵە، ئەمە تەنها کۆمەڵی خەڵکی تائیفی ئەم شتانە دروست ئەکەن. ئەگینا ئێمە پێمان وایە ئیمامی عەلی شێری ئیسلامە، حەسەن و حوسێن 2 گەنجە جوانەکەی بەهەشتن، هەر کەسی ڕقی لێیان بێت ڕقی لە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئێمە ئیمامی عەلیمان خۆشەوێ، حەسەن و حوسەینمان خۆشەوێ، فاتیمەمان خۆشەوێ ڕەضی الله عنهم جەمیعا، و بەوە ئەزانین ئەو خۆشەویستیە نزیکمان دەکاتەوە لە ئەڵڵا جەل جەلالوه. بۆیە کاتێک ئێمە باسی خولەفاکانەکەین ئەڵێین ئەبوبەکر، عومەر، عوثمان، عەلی، کە کاتێک ئەڵێن عەلی ئێمە زوڵممان نەکردووە لە ئیمامی عەلی کە لە کۆتاییەوە بە حوکمیەوەی ئیمامی عەلی هەم تەمەنی لە خەلیفەکانی تر مناڵتر بوو، کەم تەمەنی بچووکتر بوو، و هەم بەپێی ئەو مەرتەبەی کەوا وەری گرتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دایناوە ئیمامی ئەبوبەکر و عومەر و عوثمان و عەلی. اینجا ئێمە ئەڵێن خەلیفەی ڕاشیدین. بەڵێ خولەفا ڕاشیدین. بەڵێ. بارەکە الله فیک مامۆستاگیان. وا سەلامەتان کە براکەم، لە خزمەتانم قوربان.